ئەمە زیاتر لە 800 هەلگری بڕوانامی ماستەر و دکتۆرە لە گشت دامەزگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە دەرەوەی وڵات ماستەر و دکتۆرامان بەدەستینایە لە چوارچێوەی بەرنامەی نەفەقە خاصە لە 9 2013 ئەنجومەنی وەزیران بڕیاری ژمارە 61 دەرکرد بە پێدانی شایستەدارایەکانی خوێندکار ماستەر و دکتۆرا هاوتای ئەوانەی کە لە بەغدا با بڵێن حکوومەتی عێراق بۆیان سەرف دەکرێت. پاشان وەزارەتی دارایی و ئابووری بڕیاری ڕێنمایی ژمارە 38 دەرکرد شێوازی و جۆرەکانی شایستەدارەکانی دیاری کرد. بەڵام ئەوەی جێداخە هەر لەو کاتەوە تا ئیستا کۆمەڵە کەسەنە لە وەزارەتی دارایی بربەست و ئەستەنگ دروست دەکەن لە بەردەم جێبەجێکردنی ئەو ڕێنمایە و ئەو بڕیارانە. ئیتر دیسکەی ساڵەکە ئەمە وەکو ئەنجومەنێکمان پێکینای بەناوی ئەنجومەنی داکۆکیکردن لە مافەکانی هەلگرانی بڕوانامەی ماستەر و دکتۆرا نەفەقە خاصە چەندین جار چونە لای بەرپرسانی حکومی خۆپیشاندانمان کرد بەڵام تەنها وەڵامی ئەوان ئەوەیە بەڵێنی بێکردار. ئیتر دوایین جار کە لە 9/5 خۆپیشاندانمان کرد دیدارێکمان سازا لەگەر بەڕێز جەنابی وەزیری دارایی بەڕێزیان بەڵێنیدا بە جێبەجێکردنی داواکاریەکانمان. بەڵام لەو کاتەوە تا ئەو ساتە هەر ئەمڕۆ سبەین وەکو چۆن جاران ئەمەیان تاخیر کرد ئیستەش هەر ئەمڕۆ سبەی مەماتەڵەکی دوورودرێژ و یعنی بێمانە دەکەن تا ئێستا شایستەدارەکان جگە لەوەی ژمارەی زۆر کەم وەریان گرتیە ئەوەکانی تر تا ئێستا وەریان نەگرت. بۆیە ئەمە مۆڵە دەدەینە حکوومەتی هەرێمی کوردستان تا ڕۆژ یەکشەمەی داهات و 22 مانگ داواکاریەکانمان جێبەجێکن کە داواکاری ماف و ڕەوایە و بە پێی بڕیار و ڕێنمایەکانە. ئەگەر داواکاریەکان جێبەجێ نەکرا ئەوە ڕۆژی دووشەممە 23 مانگ قۆناغی دووەمی چالاکیەکانمان دەست پێ دەکەین کە بریتێ لە خۆپیشاندان تا ئاسی مانگرتن